ما خوێندبوو فەنە دۆتان دوبارە دەکەمەوە ئێرە ئینپوتە ئێرە ئاوتپوتە لێرە ئەگەر بێتەوە ساین وێڤ پێ بدەم ئۆپوت ئەو ساین وێڤە لێرە پۆزیتیڤ لەگەڵ نێگاتیڤ کاتێک طبعا کە ئەو سیگنەڵە دەدەم ئەو سێرکە ئەمن دەبێت بێت پۆزیتیڤ و نێگاتیڤەکەی بەجیا تەعاملی بکەم ئەو بەشی پۆزیتیڤەکەیە و بەشی نێگاتیڤەکەیە وتمان کاتێک کە پۆزیتیڤی پێ دەدەیت یعنی تەزوو بۆ ئاڕاستیە دەبە پۆزیتیڤ کە ئێرە میشارەتم دانا ئێرە پۆزیتیڤ ئێرە نێگاتیڤە ئەو پۆزیتیڤە لەگەڵ پۆزیتیڤەکەدا دەنێم یعنی چی یعنی تەزوو بۆ ئاڕاستیە دەبە بەو ئاڕاستیە تەزوو بەدایەت دەڕوا یان نا بۆ ئاڕاستیە تەزوو بەدایەتەکەدا دەڕوا یان نا چ دەزانێت ناڕوا ناڕوا لەبەرەوەی ناوچەی دارن ئەوە بۆ ئاڕاستیە ئەگەر عەکس بێت ئەوها دەڕوا ئەوها دەڕێنێستا ئەوها دەڕوا ئەوها دەڕوا لۆ چونکە ئەوە بزانە ئەوە پیە ئەوە ئێنە لە بۆ دەیاتنیە پی ئێن ئەگەر بێت و پۆزیتیڤەکەی پێ بدەم واتە ئێرەم کردە پۆزیتیڤ ئێرەم کردە نێگاتیڤ گوتمان ئەگەر پۆزیتیڤ لە پی بوەسترێ نێگاتیڤ لە ئێن بوەسترێ یعنی چێ یعنی فۆروەرد دەکەم واتە تەزووی پێدا دەڕوا یعنی ئەو چ پێ دەڵێن ئەو سایکڵا ڕێک لە ئاوتپوت کە بۆمان دەردەچێت بەم شێوە ئەو سایکڵەمان دەبێت پۆزیتیڤی پۆزیتیڤەکەی سایکڵی نێگاتیڤەکە یعنی چ یعنی ئێرەم کردە پۆزیتیڤ ئێرەم کردە نێگاتیڤ تەزوو بۆ ئاڕاستیە تەزوو بۆ ئاڕاستیە دەڕوا بەدایەتەکە یعنی چۆن لێرەوە بێ ئاوا دەڕوا تەزوو ناڕوا کەواتە تەزووی ئاوتپوتم سەفرە کە تەزوو سفر بێ ئاوتپوتەکە دەبێتە چەند دەبێتە سەفر ئەم شێوەیە ئەوە شەپۆلێک ئەگەر شەپۆلێکی تر وەربگرم دێمەوە پۆزیتیڤ جارشەوە نییە پۆزیتیڤەکەی تر جارشکە لە ئاوتپوت دەردەچێتەوە چکە دایەتەکە دەبێتە فۆرمولا یعنی چی لێ دێت بەم شێوەیە چم کرد ئێستا جارێ لە خطوەی یەکەم شەپۆلەکە نیوەیم بڕی نێگاتیڤەکانم هەمووی بڕی ئێستا لێرە زۆر بە ئاسانی دەتوانم ئەوەی بکەمە هەر خۆی لە خۆیدا لێرە بەس بێم ڤۆڵمیتەرێکی لێ بدەم لێرە دیسیم هەیە لێرە چونکە ئەریای ژێر ئەو پیکە هەمووی دیسیە ئەنی وەرە ئەڤێرەژەکەی ببینەوە ئەڤێرەجی وەی بڕێک دیسیم دەداتێ ئەگەر بمەوێ ڕێژەی دیسەکەی زیاد کە دێم چ دەکەم دێم کەپاسیتۆرێکە لێ دەبەستم کەپاسیتۆرێکی لەگەڵ دەبەستم بەم شێوەیە ئەو کەپاسیتۆرە گوتمان ئیشی چییە تەماشای کاتێک لە پۆزیتیڤ کە تەزوو بۆ شێوەیە دەڕوا ئەو کەپاسیتۆرە شەحن دەبێتەوە بە پۆزیتیڤ و نێگاتیڤ بەم شێوەیە فول شەحن دەبێت بە چ ڤۆڵتێک بۆ ڤۆڵتێرێک کە ئینپوت پێی بداوە بە هەمانە ڤۆڵتی شەحن دەبێتەوە لە نێگاتیڤەکەی کە تەزوو ئاوا دەڕوا ئەو دایەتە دەبێت ئۆپن ئەو ئێرە دەبێت ئۆپن یعنی بەم شێوەیە باشە دەبێت ئۆپن یعنی ئینپوت هیچ علاقەی بەو سێرکەوە نابینێت بەڵام ئاوتپوت نابێتە سفر لۆ لەبەرەوەی ئەو کەپاسیتۆرە وەکو سەرچاوە ئیش دەکات لە ریڤێرسەکە یعنی کاتێک کە دایەتەکە بوو بە ریڤێرس ئاوتپوتم نابێتە سفر لۆ لەبەرەوەی ئەو کەپاسیتۆرەکە فول شەحن بۆ بیدایەت ئەو جارە چ دەبێت وەکو سەرچاوە ڤۆڵتی دەداتە ئاوتپوتەکە چی لێ دێتن ئاوتپوتەکەم لە باتی ئەوەی بەرەو سفر بڕوا لە باتی ئەوەی ببێتەوە سفر چی دەبێت ئاوی یەکسەر نابێتە سفر بڕۆک هێواش دەبێتە سفر هەرچەندە قیمەتی سیەکە زیاد کە درەنگتر بەرەو سفر بێت واتە پیکەکەی چی لێ دێت بەرەو فلات تەقە یعنی چی تەماشا ئێرەکان ئەوە ڤۆڵتیە سەر کەپاسیتۆرەکەی بەو شێوەیە کەم دەکات دەگاتە ئێرە ئەگەر کەپاسیتۆرەکە زیاتر کە هەر هەست پێ ناکەی کە کەمیش دەکات دەگاتەوە پیکەکەی یعنی چێ یعنی ڤۆڵتەکەیشتا هیچ کەمی نەکردیە لە کەپاسیتۆرەکە جارێککە شەحن دەبێتەوە یعنی ئاوتپوتەکەم چی لێ دێ
دەبێت خەتێکی ڕاست ئەو خەتی ڕاستە چیە ئەو دیسیە کە من دەستم دەکەوێت لەو سرکتە یعنی ئەو سرکتانەی کە بەکاردێنە بۆ گۆڕینی ئەیسی لە دیسی بەم شێوەیە لەوە دەکەم سەرەتا نیوەی دەبڕێ پاسی هافۆی بەکە دەکەم سەرەتا نیوەی دەبڕێ کە نیوەی بڕی ئەو نیوەی کە دەبینێتەوە بەهۆی کەپاسیتۆرەکە لێناگەڕێ ڤۆڵتێکی دابەزی بەردەوام قیمەتێکی کۆنستانتە دەداتێ بە یەک ئاڕاستە ئەو قیمەتەش ڤۆڵتێکی دیسیە چۆن؟ بەبێ کەپاسیتۆر بەبەست بەڵام بڕەکەی کەمە بڕەکەی کەمە ئێستا ئەو هێڵە سوورە هەمووی دیسی بە نا بزانە کە ئەو هێڵە سوورە دەرچوو ئەوە زەوە تێگەیشتن ئەوە نامێنێت ئەوە خەتێکی ڕاست بێتە خەتێکی ڕاست ئەو پیتە پێشتەوە لەوە تێگەیشتنە یعنی ئەگەر کەپاسیتۆر نەبێ ڤۆڵتێ ئاوتت دادەبەزێت ئەگەر کەپاسیتۆر نەبێ ئاوا دانابەزێت ئاو سوورەکە دادەبەزێت دەبێتە خەتە سوورەکە ناتینەوە لەم تەفاسیلی ئەگزامپڵەکان شتەکان حەل ناکەینەوە چکە تەنها فکرەکە گرنگە لەبەو کۆرسە لەبەو مختبەرەکە پێویستان دەبێت ئەوەی کە گرنگە لێرە ڕپڵ فاکتەرە ڕپڵ فاکتەر چۆن بە عەمەلی و بە نەزەری دەدۆزینەوە بە عەمەلی و بە نەزەری ماشە ئەو سێرکتە هەمان ئەو سێرکتەنیە کە تاڵ دروستەکەی دایەک سەرچاوەک لەگەڵ کەپاسیتۆر و بەرگێت ئەگەر سەرکتێکی واوە نەبوو دەتوانم بە نەزەری بێ ئێمە ڕپڵ فاکتەر ببینین لە کاتە چێت یەک لەسەر دوو ڕەجی سێ FRC سەرچاوەکە فریکوێنسیێکی هەیە ئەو سێ قیمەتێکی هەیە ئارەکەش قیمەتێکی هەیە ئەو سێ پارامترە بزانم دەتوانم ڕپڵ فاکتەرەکە بدۆزمەوە باشە طبعا ڕپڵ فاکتەر چی جارێ توانم بینەوە ripple factor is a measure of effectiveness of a rectifier circuit. يعني بما ذلك أو rectifier circuit تاتسن يعني تأثيري هي شو تاتسن إشي كرديه كأيسيك إلى ومن كرت DC. يعني برامج كبناسيب كي it is defined as the ratio of RMS value of the AC component in the output waveform to the DC component VDC in the output waveform. يعني أول كلا output لبوم درتوا أو waveform أجر ستاسد نبو بيتا DC نموي يعني ما ولا ستاسد جوبي بريك AC إنه output لقى بريك DC رجعي نيوان أو AC كما لا output لسر DC كدروس بوا أو ربل فاكتور ما بيتا أجر بيتو من R L C زياد كم نف R L C زياد كم تمشى أو نخرج منه أو R C زياد كي ربل فاكتور كم ده كيان زياد كم زيادة كم ده كواتا هر چند ربل فاكتور كم به يعني DC زياد دنيا تمشى قانونك شازل تبيناسك شو بيكون سيا ما ربل فاكتور دكاتة في ربل نصير VDC أجل الأوتبوت ربل يعني شيء يعني هو IC كالأوتبوت ما هي أما نرسم ده ROC زيادة كم بتم IC كي تبي كم ده DC زيادة كان يبغى كواتا أجل هو كم هو زيادة كان ربل فاكتور كم هو يعني لو سرت يعني كبكار ده نبغى قريني IC لو DC يبقى عادة ربل فاكتور يعني زور كم زور كامل. كنت ما بنظري بو قانون حسابي لكن بعملي شو حسابي لكن تمشى أو ليه تام بعضهم تكلم دروس اشتكى هذا المختبر
زۆر پرسیار نەکەن و شتەکان کە خوێندمان بە ئاسانی تێبگەن. تەماشاکەن. ئەگەر باسی ئەوە بکەم ئەوە بەس ئەوەندە ئەوە چییە؟ ئەوە کاتێک ئاوتپوتەکەمان هیچ کەپەسیتۆری نییە ئەوەی کەمون کێشایی ئێستا کاتێک کەپەسیتۆرم نەبێت لە ئاوتپوتەکە ئاوای لێ لێوەی بکە بەس نێگەتیڤەکەی دەبڕێت پۆزیتیڤەکان دەبینێتەوە نییە؟ تەوان خۆ عکسەکەشی ڕاستە ئەگەر بێت و دایادەکە عکس کەمەوە بەس لە شوێن خۆی عکسی کەمەوە ئەو جارە پۆزیتیڤەکان دەبڕێت نێگەتیڤەکە دەبینێتەوە. ڕاستە حەقسە؟ ئەی دایادەکەی کە هەمان بە ئاراستی بەو لایەبوو نییە؟ بەس ئاراستەکەی پێچەوانەکەوە ڕێک وێڤەکانی پۆزیتیڤ دەبڕێت سایکلە پۆزیتیڤەکان سایکلە نێگەتیڤەکان دەبینێتەوە. ئێستا ئەوەی کە کێشام ئەوە بەس ئاوتپوتەکەمان بەس بەرگرا. ئەگەر کەپەسیتۆرم لەگەڵ بەستا چی لێدێ؟ تەماشا بەم شێوەیە دەکرێت C1 لەگەڵ بەستە ئاوای دەبڵێنەوە قیمەتی یەکەم. C2 لەگەڵ بەستم زیاد کەم قیمەتەکەی هەندێت ئێ ئەوە دەبێتە C2 کاتێک C2 گەورەتر بێت لە C1. یعنی چ؟ ئەگەر C1 لەگەڵ بەستا قیمەتێکی سەر دانابەسێت چی لێدێ؟ وردە نابەسێت. چ شتێک وا دەکات کە ئەوە زوودا بەزیاندرە؟ قیمەتی سیەکە کە ئارەکەت کۆرستان کردبیلۆ لەبەرەوەی ئار سی بەیەکەوە ئار جاران سی چەند دەداتێ؟ تایمی چارجینگ و دیسچارجینگی کەپەسیتۆرەکەم دەداتێ. ئەگەر بێت و ئارسی زۆر بێ کەپەسیتۆرەکە درەنگ دیسچارج دەبێت. درەنگ. ئارسی کەم بێ زوو دیسچارج دەبێت. یعنی چی؟ هەڵە دیسچارجی کەپەسیتۆرەکەیە. ئارسیەکەی کەم کە زۆر کەمیکەوە ڕەنگە یەکسەر بێ لێرە بکوێتەوە. زیادیکە ڕەنگە بێتە ئێرە. زیادیکە دێتە ئێرە. هەرچەند زیادیکەی کەپەسیتۆرەکە درەنگتر بەتاڵ دەبێتەوە. هەر بەتاڵ دەبێت بەڵام درەنگتر. بە شێوەیەک ئەگەر وای لێ بکەین ئارسی زۆر گەورەتر بێ لە تایم پێریۆدی وەیڤەکە ئەوە هەست پێ ناکەین کە بەتاڵ بووە. لەبەرەوەی تایمی دیسچارجینگەکە ئەوەندە زۆرە ئەنی یەک تۆزی لێ بەتاڵ بووە لە ئینپوتەکە جارێک کە وەیڤەکە دێتەوە پڕی دەکاتەوە. فول شەحن دەکاتەوە. ئەوەی بەعەمەلی دەکەیت؟ کامیان باشتر لە بۆی داتایەکە باشتر کامیان باشتر دیسچارجەکە زوو ئەوە بیتر یانی تایمەکەی کەم نە بەخۆی ئیشەکەمان بزانم ئەگەر بێ باسی سرکتەکە بکەین سرکتەکە ئیشەوەیە کە ئەیسی لە بۆ بگۆڕی لە بۆ دیسیوە نییە؟ کەواتە ئەتووە گەر بتەوێت دیسێکی باشت دەستکەوێت دەبێت سیەکە زۆر بێت ئارسی زۆر بێت. دەبێت ئارسی زۆر بێت هەتا هەموو وتە دیسی. سەتا سەد ئەتوو سوود لە سرکتەکە وەربگرین. ئەمە دەستەکەن لە مختبەر کەپەسیتۆری جیاواز وەردەگرین دوو سێ یان چوار کەپەسیتۆر وەردەگرین قیمەتی جیاواز دێن هەموویان ئەو ڕسمە دەردەچێت. هەندێک قیاسات هێدەکان مێژەرمەنت هەیە دەیکەین بزانن چییە؟ VP دەخوێنینەوە یەکەمیان VP ئەو VP چییە؟ ئەو ڤۆڵتیە لێران تا ئێرە ئەو پێی دەڵێن VP باشە؟ ئەوەندە VPە. لەگەڵ VRPP چییە؟ ئەو ریپڵەیە کە لە ئاوتپوتمانە. ئەگەر بێت ئەوە حساب بکەم ئەوە ناباوێت ئەوە ڕۆژکەمەوە بەس ئەو سوورە حساب بکەم سیوەرەکە یعنی چ؟ یعنی ئەوە لێرەدا بەزی هاتێرە جارێککە زیادی کردەوە دێتێرە دیسان دابێت بۆ پیکەچکە. کەواتە ئەوەندە چییە؟ ئەوەندە ریپڵە ماوە لە ئاوتپوت ئەوەندە ئەیسیەمان ماوە لە شتانێکە. پێی دەڵێن VRPP. لە مختبەر ڕسمەکەت کورە دەردەچی ئەتۆ ڕێگە ئەو شکلە نابینی لە مختبەرەوە تو شتێکی وا دەبینی. کابرا لێرە خاڵی ڕیفرێنسدا ئەوە خاڵی ڕیفرێنس ئەتو لێرە شەپۆلێکی ئاوا دەبینی. شەپۆلەکەی تو ئاوە. چۆ قیاسەکە دەکەی دەڵێ لێرە
حتى إيرا عندنا تيا أو بيدل في آر بي بي في ريبل بيك تو بيك وليرا حتى إيرا بيدل في بيك عادة أو دي سي كليرا هي دي سي دكاتة تساند دكان ناوراستي أو بيك تو بيكي ناوراستي حتى إيرا أو في دي سي عشان ناوراستي بيك تو بيكا ريبل بيك تو بيكا حتى خالص صفرت أو في دي سي هسا بمرت بالفاتر قياس كم غير دكاتة خوينا كاتا في ريبل بيك تو بيك لسر في دي سي definition كمان نقول أو أي سي كمان على طول دقل لسر أو دي سي كدروز بو هذا ورا تمشى أو قانوني تمشى قانوني سرنا دل فيربل بيك تو بيك دابش دو رجسي أو دو رجسي لتهاتيا أو من سكوير فالو كيا لا ساين ويف اگر ساين ويف معناه به سكوير روت كده دكاتره سي كده زاني تبو ساين ويف اگر هو دي معناه به في ار ام اس كده دكاتره سي في روت من سكوير فالو كي في ار ام اس دكاتره في ام بس رجدوا لو تكشف كمان ساين ويف أو قانونا بقيش شكل ويفا كده جوري بقيش شكل ويفا كده جوري لو أو شكلك هاي لينا أو شكل ساين ويف نية شكلك ساين ويف نية دكاتة رقم بيك تو بيك داوش دو رجيسي هذا باتي رجيدو يبقى دو رجيسي لجينا كده نسيتوها في بيك ماينس 0.5 زاران يفيرو بيك تو بيك اگر تماشا قانون بكين رد دكاتو في دي سي لو تكو في دي سي دكان لير حتى ناوراست كده نقول تمثال ضرب هموي ناقصا او نيوي و قانون كمان هذا هموي او عند ناقص او عند ناقص دي سي كا قانون كده ضرب في بيك وهذا ايرا هموي ناقصا نيوي ركب بيك تو بيك كا وهذا ناقص او عند هذا كاتو في دي سي هذا جميل في دي سي طبعا هذا طبعا من فيربل بيك تو بيك ار ام اس بالنسبه للماسكه قاصدي طبعا مشي بس بالنسبه لك كانت في ار بي بي دابش دور يصير ولا جركه دكاتره في بيك ناقص 0.8 فيربل بيك تو بيك او بالنسبه للريبل فاكتور بنصري بعمليه مش يدي جزء طبعا لبو فول ويفيش هماشتا فول فاكتور قانونكي قانوني نظريكي دغوري بلام عمليكي هماشتا هماشتا دكات يك لسر صار رجسي اف ار ال سي لبو فول ويف لبو هاف ويف تسمو دو رجسي اف ار ال سي اف ار سي بلام لبو فول ويف دكاتة صار رجسي بس عملية زيادة لازم بلام بالنسبة لعمليكي همان شتى شكلك همان شكل درسه كهمان شكل درسو كرباسمانه بيوت كهمان شتى بدوزني ولا بفكر عملي اوی که دگوره لیرا بزنه اوی که گرینگ لا فولوی بزنه چون لو پیدالن فولوی جوازیسی لگل هافوی لیرا لباتی دو داره چوار لباتی یک داره چوار داره او سرما لبوشي كي مختبرش
تۆزێک دەستکاری دەکەم ئەو هەندە قانون ئیزافی دەکەم و قانونەکەی سەباسم کرد لە بۆ ئاڵە دنیای خۆتانی بەدەن ئێستا باشە ئێستاخیە فول ویف جیاوازی لەگەڵ هاف ویف ئەوەیە کە ئەمن سوود لە هەموو ویڤەکە وەردەگرم ئەوەی تر تەنها سوودم لە نیوەی ویڤەکە وەردەگرم نیوەمان بڕی نیوەشمان کردە دیسی ئەو جارە نای بڕی بدەی ئەو نیوەش دەتوانین سوودی لێ وەرگرین بکەین دیسی بە جۆرێک دەتوانین ئەو نیوە هەڵگەڕێنینە و بینینە سەری ئەگەر هەڵم گەڕاندەوە واتە هەموویم کردی هەمووی دەکەمە پۆزتیڤ نێگەتیڤم نامێنێت بەڵام ئەو جارە نای بڕا دێ هەڵی دەژێمەوە دێمە سەرەوە چۆن ئەویشە دەکەین تەماشا لەو سێکتە ئەگەر بێت و پۆزتیڤەکەی پێ بدەم تەزوو چۆن دەڕوا لێرە دەڕوا لێرە دەڕوا چێ دەزانین لەسەر بۆ ئاراستی ئەگەر تەزوو لێرەوە بێت تەزوو لێرەوە بێت لە نقطەیە ئەوها دەڕوایان ئەوها دەڕوایان بە هەردوو لایدا دەڕوا چێ دەزانین بۆ دەڕوانیە بۆ نامێت ئەوە دەبێتە ڕووی بێت ئەگەر لێرەدا هات دێتە ئەو نقطەیە لێرە چۆن دەڕوا بارکە دەڕوانیە بۆ ئاراستی واتە ئەو هەندێ ئەو هەندێ لێرەش نابێت دوارەکە بنووسە ئەو هەندێ ئاراستەکەی چۆنە پۆزتیڤ لە بۆ نێگەتیڤ وایە کە ئیشارەتم لە بۆ دانایە پۆزتیڤ و نێگەتیڤ کاتە لە پۆزتیڤ لە بۆ نێگەتیڤ دێتە بەشی پۆزتیڤ لێرەوەش جارێککە ناچێتەوە شتێک خۆ ناچێتەوە شتێک ئەوی حتما دێتەوە خواتە بۆ ئاراستەیە دێ لێرەش ئاوان ناڕواتەوە دێتەوە چێ بەرەومان نەزدەوە دائما تەزوو لە پۆزتیڤ لە بۆ نێگەتیڤ دەچێت ناگەڕێتەوە شوێنی خۆ کەواتە ئەوەی گرنگە لە بۆ من ئێرەیە ئەو نقطەیە تەزوو چۆن بوو بۆ ئاراستەیە یعنی ئاوتپوت تەزووم هەیە کەواتە یعنی ڤۆڵتێژم هەیە چۆن شات لە پۆزتیڤ لە بۆ نێگەتیڤ کەواتە دەکەوێتە بەش پۆزتیڤ یعنی دێم دەڵێم ئاوتپوتەکە وەک خۆی دەربچێتەوە پیکەشم چەندە ئێرەش ڤیکێنە ئەوە چێ ئەو ڤی ئاوتەوە ئەی نێگەتیڤەکە تەزوو لە چێ دەڕوا لە خوار بنەوە نییە کە تەزوو لێرەوە دێ بۆ ئاراستەیە لەو نقطەیە چۆن دەڕوا دیفۆ ئەوان نەڕواتن ڕیڤێرس کەواتە بۆ ئاراستەیە دێتە نقطەیە دیسا ئەوان ناوە ئاوا دەڕوا دیوان لێرەوە دیوان دوایە ئەوەی کە گرنگە لێوما ئێرە ئەو دوێن هەردووچی نەفسی ئاراستە ویانە لە پۆزتیڤ لە بۆ نێگەتیڤ کەواتە لە هاوبۆی لە ماینەسەکەش پیکەکەم لە پۆزتیڤ لە بۆ دەربێت بەم شێوە تێگەیشتە ئەوەش هاتە بەشی پۆزتیڤ کە هاتە ئێرە ئێستا تەعاملەکە ئاسانە لەگەڵی کەپاسیتۆرێکی لاوەکو دەوەستم لێرە لەگەڵ ئەو بەرگرە کەپاسیتۆرێکی لەگەڵ دەوەستا دەتوانم ئەوەندەیە لەم بیکەمە دیسی بیکەمە تەزوێکی کۆنستان قیمەتێکی دارێ نەبووە جیاوازی ئەوە لەگەڵ ئەوی تر چ بوو ئەوی تر پێویستمان بە کەپاسیتۆر بوو هەتا ئێرەوە نییە هەتا وەی بێکی تر هەتا ئێرە بەڵام نا لێرە هەتا ئێرە پێویستمانە ئەم مەسافە چی کەم هەتا بە کەپاسیتۆرێکی کەمتر ئێستا قیمەتێکی کەمتر شەکەم لە بۆ دەکراوە دیسیەکەشم زیاتر دەبێت چونکە ئەگەر ئەوەن کەپاسیتۆرم هەنە بێ نەبێ دوو ئەوەندەی هاوۆیڤەکە دیسی نەیەبێرە دوو ئەوەندەی کەپاسیتۆری لەگەڵ بوەستم هەموو تەزوێکە هەموو لە ئینپوت دەتوان هەموو لەوە دەبێتە دیسی هیچ بە خەسار ناچێت ئەوە هاوۆیڤ ئەمەشا لێرە ئیشارەتەکە کرا ئەگەر بەشی پۆزتیڤەکە وەربگرین تەزوەکە بۆ ئاراستەیە دەبوو ئەوە دەبێتە ئۆپن ئەوە دەبێتە ئۆپن چکە ڕیڤێرسە ئەوە تەزوو لێرە بۆ ئاراستەیە بەشی نێگەتیڤەکە ئەو جارە لێرە تەزوو دەڕوا ئەو جارە لێرەگەڵ داوادەکەی تر دەبنا ڕیڤێرس تەنها ئۆپن تەزوو بۆ ئاراستەیە دەڕوا گوتمەوەی کە گرنگە لەبۆمە ئاوتپوتەکەیە ئاوتپوت مثال ئەو بەرگەوە دیکە
لا نيجاتيف ولا بوزيتيف همان عرفت يعني مو كارتا نيجاتيف ولا جت بشي بوزيتيف زمان قريت كاباسيتور من هذا الوسترابي 16 فولتي إنبوت كام لبودرة دي سي 16 في مكان ها أو طوي 16 زاران في أو في دي سي 16 اگر تماشا هاف وی بگم که ریک نیوی او مانه پوینت چند دکا پوینت سیو تو هجده این ستاسیویک پوینت هشت ستاسیویک پوینت هشت دیفرانه برده کپاسیتور volti دکتا volti دیسی بلام لفول ویف ستا شستو سامبو شسته پوینت شش دیگه اشتون That's one example of that. So this one. أو قارنش بين بزانة الفارق الفاكتور كده كانت هي بس تشوار رجي FR C عندك شتي مثل دايود فبيت عندي نوع مشابه أو كيرفا في دلن كاركترستيك كيرفي دال كاركترستيك كيرف طبعا هر دائرة كيرفي شيء تعمل بخوجه لا شوي هر دائرة كيرفي شيء تعمل بخوجه أو كيرفا في منظرة كان كاتك دائرة دبيت فورورد بس فولتي دبيت فورورد ولا ريفيرس شلون تمشيتها إيرا أو كيرفي ريفيرس بايس ريجن أو فورورد بايس ريجن لا فورورد تزوج بمشي كذا دولار ولا من ريفيرس تقريبا تزوج الصفر كانت مشاكل حدودي مايكرو أمبير أو سكيلا مايكرو أمبير أو ملي أمبير أو يسموها كيف بدون سيرتوال حتى 20 ملي أمبير دولار والله أو 0.1 مايكرو أمبير يعني وسكلا جو برابر كلا جوي يعني صفر والله توزيع جورة كلا حتى تبين ميزان إدارة لو ريفرس تزويج كم يفيد هذا الموضوع طبعا قال له مختبر بينما بيكين أو ريفرس بس صفر لازم شوف الميتر كاني كأما همانة بالملي دفرنا الميتر ما نيجي بمايكرو كيلومتر ليه ما هاد سندا فولتي في بدين بداية هاد تزويج صفر هسه بعدين زين لمختبر اوكي بتن شو لو بده بتسوي يشكل دي سيتكرا بدك يبغى شو سرساوي شي دي سي لقال جاهد تمام مثير الجوستي ميلي امتر هنا استبدأ هذا فولت متر الجوستي طبعا هو سامش فولتی گور آوا دی فولتی که با شوی پیدیم ولی ویدی equal ID طبعا هو فولتا او ملي امبير او فيدي او فيديو كده او
ID او تزویق بیر داد رو ID او voltage داره ما ویدیو دیم voltage باور او پوینتی داره نه او پوینت دو پوینت سه پوینت چهار پوینت پنج پوینت شش پوینت هفت در باور اگزون و زوری داده کن وارا که پوینت یک داده نه دبینی او تزویق سوم نخورد صفر پوینت دو صفر پوینت سه لوانه بوده تزویقی بوده پوینت دو باوره پوینت چهار لوانه بیتا پوینت پنج پوینت پنج توزیع زیاد بکن رنگ بیتا 3 میلیون پی از پوینت پنج لباشش بزوری داده کن من لو رجنا اکتیو دبن تبنا فورورد لو رجنا اتولي بيت بكي بي داتا زيادة بنا يعني بلي بوينت فانزاوية بوينت فانزاودو بوينت فانزاوسي لو شو هري قوانا ما لو بوينت شش بقاتا 15 مليون تير هاد سنة فرق كي سي لو 15 بقاتا داتا زور تير بنا ليستا كي voltaka vurgi deke volti vurtri vurtri point حوت هنگا بقاتا 25 مليون ماشي هذا دي رسم لك اللي بين في دي لقل اي دي مش عارف هذا بس اوبن كاركترستيك كيرفي داون طبعا لو كاركترستيك كيرفا من دتوانم فولتي او فولتي بدوز مو كذا دك بيريس كيلو يجي فورورد ها بيبي تانا قلت سيليكون اگر دك سيليكون بيريس تبغى فولتي تاع بيتا فورورد بيتا اكتيف اگر دائره که سیلیکون به پویستی بچم ولتی یا تبریت فورورد ببیت آن زرمانیوم هم نگید جرمانیوم لیال سیلیکون بابو 0.5 سیلیکون جرمانیوم 0.3 باشا يعني يعني اگر بيتو لو كاركترستيك اگر بابلن او كاركترستيك يبقى هي دائره شي سيليكون باشا اگر بيتو امر ليكوتي ها تقريبا خدي راس توايا اه ليكوتي ورغنيو رك زيچو كنت حد اگر جرمانيوم به ليكوتي ورغنيو زيچو 0.7 ماشي بعد هذا كاركترستيك كيرفكا اما دتوانم او voltje بدوز ما كده دقيقة في ستي لو يبدأ فورورد ولا همان كات لهر نقطة لنقطة كان هم دكتورنا برجري دائرة بدوز ما لو ضربنا هر نقطة لنقطة كان شو كداية برجري كونستانتينية بقي او voltje لسرتي او تزوي بيدا جواب برجري كده ودائرة دقيقة يعني ليرة كده زاني او بسيارة قابل لو نقطة لقط مع نقطة لشو برجري زيادة كم نقطة أي بيد على ما أول نقطة أي لقى نقطة بيد برجري كذا شيء زيادة بلى أو ده نقطة أي برجري زيادة يعني نقطة نقطة أي برجري زور يعني كمان زور نقطة بي برجري كم زور تزويد زيادة بيدا ولا بيفيك بالضبط أجل برجري كم يعني تزويد زيادة بيدا لنقطة دي برجري كم تقدر تزوجي 7 مليون تيرا بلام لنقطة أي تزوجي كم بلام أجر بيكو كم شابو كين أمر أجر برجري قياس كين دبي volti tezû her biçî qiyas kirin ya lê bes tezû ma qiyas kirin lêra lê gotma lê heftê lêra yani lêra ziyadtir ke tezû 7 milyon lêra lêra tezû davlê nizî 1 milyon lêra ha eger temaşa bikî ew voltê bê çend e nizî çî bavê oy 55 ya ey lêra oy bavê 8 oy 8 eger point 8 û point 55 hesabê گورانکاریشی زور که باید فوتی بلام لپرانبر در گورانکاریشی زور هیله لتزو دیگه این لتزو به گورانکاریشی زور که می فوتیه تزویچ زوری که تاوه کاتا
تەزۆزۆرەکە نیشارەتی ئەوەیە کە دایەکە بەرگری کەم بمێنێت لە سەرەتاکان لە ڤۆڵتی کەم دایەت بەرگری هەر زۆر زۆرە چکە تەزوی پێدا ناڕۆن لەنە تایەکانە ئەگەر با بڵێن تەزۆکەی سفر یعنی بەرگری ئینفینیتیە هاتە ئۆپنە ئۆپن سێرکتە ئۆپن سێرکت بمانیانی چێ یعنی دایەکە ریڤێرسە وەکو ریڤێرس هەڵێکە بکەین ها ببێت لە دەمگە ئەگەر ڤۆڵتەکەی کەمتر بێ لەو پۆینت هەفت تعاملی ریڤێرسمان لەگەڵ دەکرد وا بوو نەما دەبێت دایەکە دەبێتە ریڤێرس لەر تەماشاکە دیارە هیچ تەزوی پێدا نەڕۆشتەوە واتە ریڤێرس یعنی ئۆپن یعنی بەرگریکە ئینفینیتیە واتە کارکتریستیک کێرم پێمان دەڵێت کە دایەکە خەسایسی چۆنە و بە چ ڤۆڵتیەک ئەو دایەدە دەکرێت بێتە فۆرمۆڵەکە